خۆمان لە کەمیندانە لەگە ئەو برادرانە چاوەڕێ ئەو بەرڕێزە دەکەین بێتە دەرێ تاکە سەلویەکی لێگە بگرین. ئەوە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم. کاتێکیش کە کەسێکی فەقیر پیشانێن لە باشوور ئەڵێن نا ئەمە مەعامەرەیە ئەمە دەستی تیا ئەمە پشتی تیا نەخێوانیە لەوە خراپتریش لە باشوورەوەی کە ئێمە ئەیزانین. چەند ساڵە ئەمە پیشەی ئەوانە و تەرکی ناکەن ئەبێ بەشەق تەرکیکەن بەشەقیان تەرکەکەین ئێمەش. ئەو زیندانانەی کە ئەمڕۆ لەژێر دەسەڵاتی جوود بنەماڵەیە لە زیندانن دڵنیا بن ئێم پشتوپەناتانین و دڵنیا بن هەموو دۆستەکانتان ئەگەێنە جێگای نێودەوڵەتەکان و ئەو شیعارەی کە ئێمە بەزمان کردەوە خۆتان لە کۆلایەتی ڕزگار بکەن بە هەموو کۆیلەکانی دەسەڵاتی بنەماڵی بەرزانی تاڵبانی دەڵێن خۆتان لە سەردام و لە بن عەلی وانە زیاتر نیم بەس هەر ئەوە نەدەڵێن ئێوە ئەگەر غیرەتتان ئەو دەردەی دەدەن ئەو میلەتەی وەرن لە ئەوروپا وەرن لە ئەوروپا بسوڕێنەوە سیمینار بکەن دیدار بکەن ترسنۆچینە بەس دەزانن هێزێکی زەبەلاعتان هەیە دەرەقەتی فەقیر دێن کەچی حەشد دێ هەر دێن لاعش دێ هەر دێن بەعز دێ هەر دێن جاشی تورکیا و ئێران ترسنۆچینە بێغیرەتینە ئازادی چ لەوەیدا 100,000 چەکدارتان هێن دەچن ژنین لە دوڕ ماڵ دەردێنن منداڵ گەنج دەگرن ئەشکەنجەی دەدەن ئەوە چه ئازایەتێکە خەڵک لۆ ئێوە لە پێناوی ئەو جنەیە ئەو ئافرەتە بگیرێت تەمەنی 60 کە وەکو دایکمانە نامرن حزبی باز زۆر لە ئێوە باشتر بووە. هێزە چەکدارەکانتان بۆ سەرکوتکردنی خەڵکە ڕوڕەشی بۆ ئەوانەی کە هێزی چەکدار بەکاردێن دژی گەل دژی مەسەلەی گەل پارتیەکێتی گۆڕانی خائین ئەو ئاژ بەتاڵەی گۆڕان بە خەڵکی کرد ئەو خزمەتەی گۆڕان بە پارتیەکێتی کرد هەرچی 29 ساڵ خەباتی ئۆپۆزیسیۆنە بۆ هەمووی خرکردەوەکو باوکێک هەموو خەڵک منداڵەکانی پارەکەیاندایێت دەچی لە قمار و لە خوێڕیاتی سرم دەکات گۆڕانی شوی کرد بەس وەرنە دەرەوە چۆن بوونە پێگەیەکی گەورەی دەسەڵات ناپاچینە وەرنە دەرەوە بەربرسە ئەمنیەکان کە ئاوا هەڕەشە لە خەڵک دەکەن خۆتان بە سیارە و بە ئەوە بەعنتەر نێنەراتی ئەوە بەرپرسەکان هێنا هاتن لە سەعات 5 هەموو کەس زانتەوە وەرن ئەوە ئەمید عەبدولخالق دەرێ بوو تەبەخوری کردە لەو ئەوروپا لە هەولێرش چۆن زمان درێژی دەکرد مافیستی کۆئارگەیەوە تا حکوومەتی هەیە بڕووخێ ئەو کابینەت چەتە و دزانە هەموو ملیاردێرن بە شەرەفم ئەوانە بە کاسبی پیانە دەکرێت 200 دۆلاری پەیدا بکەن ئێستا هەموو خاوەنی 200 میلیۆن دۆلار ملیاریش ئەو سەرزلانە ئێستا کە لە خەڵکی شەو پەڕی ئەوە دەژی بڕووخێ کابینەی نوێم و هەموو سیستەمەکیش ڕۆژێکیش ئەوروپا چۆنە چۆن خەڵگەژێنێت خۆیان چۆن ژیان بە مناڵی لە وڵاتانە ڕۆژتان دێ کە بدرێنە دادگا لەسەر ئەو تاوانەی کە کردوتانە دژی ڕۆڵەکانی گەل و بۆ هێنانی دەستی داگیرکرد و لە وڵاتەکەمان کوردستان هەوڕۆکو ڕژێمی بەعسی و سەدام چۆن لە درانە مەحکەمە و دادگا ئێوەشە ئەو ڕۆژە چاوەڕێتان هەر بۆ زانیاری ئەومان لە دەرگای داوە لە دەرگامان داوە لە دەرگای خۆیانمان داوە واتە بڕووخێ ڕژێمی حکوومەتی هەرێم هەمووتان مەسرور قوبات نماوچیە بە قوربانی پێڵاوەکی ئەو ژنە تێکۆشەرەی بن